زمان هەڵگەڕانەوە بڵێن و نەڵێن زمانی ژووک و هەر بەشێکی تر جسمی ئینسان ئاعزات و ئەمر و ڕێگانەکەی لەکوێوە بۆ دێ لە مێشکەوە بۆی دێ ئەگەر بە هەر هۆکارێک بێت ماوەیەکی کاتی قەتعی ڕاگەیاندن و ئاعزات و جوڵە لە مێشکەوە قەتع بێ بۆ زمانی ژووک و تەنێکی ناموو شری لێ دێ و ئەچێ دواوەی قوڕگ ئەگرێ و قەتعی هەوا ئەکا بۆی کە بڕاوە نەخۆشەکە و ئۆکسژین ئەو بابەتانە ئیتر بەرکەوتنی سەرە یا لەزانەکە هیلاک بووە بەر هۆکارێک بێ ماندوو بووە لە کاتی ئەوەیەکە تووشی بەرکەوتنێکی سەر بۆ هەر حاڵەتێکی تر بە لەم حاڵەتەیە یەک تەکنیک بۆ پزیشکی ئەمە تیوبێکمان هەیەدایانی ئەوە بۆ کەس یاسایی ناتوان ڕەنگەوە دابنێ دەستە خەمە سەر ناوچاوی کەسەکە وا دانیسە کەسەکە ڕاکشە لە بەدەستی تۆیە بەزوەی کە بینەر ببینن بە تەواوەتی 4-5 سەر ناوچاوی کەسەکە و 3-5 شێوازە ژێر چەناگەی سەری بۆ دووە و چەناگەی بەرزەکەمەوە ئەم شێوازە زمان نەبوو دوای بۆری های بۆ گرتە بووم بەم تەکنیکە مژانی کەسە ڕزگارەکەم و بۆری هەوا بە تەواوەتی ئەکرێتەوە اینجا هەوا ئۆکسژین هات چۆکات ئەمە کەسەکە لەسەر پشت پاڵ ئەخێت بۆ شێوازە پاڵ کەوتۆ ئەبۆ شێوازە سەری بۆ دووە چەناگەی بەرزەکەینەوە ئەگە کەسی پزیشکی وتان تیمی پزیشکی هەمویان جانتای فریاگوزاریان پێ ئەمە تیوبێکمان هەیە بێتەوە ڕەفەرەنجاڵ تیوب ئەم تیوبە زۆر زۆرگەرین کەسی پزیشکی دایانێ بەس قورسە بۆ کەسێکی ئاسایی ئەمە بەڵام ئەم تەکنیکە توانین ژیانی کەسە ڕزگار